إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، أحمد شوقي قسەیەکی هەیە، دەڵێت ئومەتان بەهۆی خوڕەوشتی بەرز و جوانەوە دەمێننەوە و هەروەها تۆکمە دەبن. ئەگەر خوڕەوشتی جوانیان لە ناودا نەما، بەرەو داڕوخان و هەروەها بەرەو نەمان دەڕۆن. بۆیە ڕەوشتی بەرز لە ئیسلامدا پلە و پێگەیەکی گەورەی هەیە، وخوای پەروەردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە هانمان دەدەن بۆ ئەوەی کە ئینسانی موسڵمان، کۆمەڵگەی موسڵمان و خەڵکی موسڵمان پابەندی خۆڕەوشتە جوانەکان بێت، مامەڵە و هەڵسوکەوتی لە ناو خۆدا بەو پێیە بێ کە شەریعەت و دینەکەمان بۆ ئێمەی دیاری کردووە. بۆیە بە کورتی دەڵێن ڕەوشت بەرزی لە داڕوخان دەمان پارێزێت. ڕەوشت بەرزی بە هەموو ئەو مامەڵە و هەڵسوکەوتانە دەڵێن کە ئینسان چووەکو تاکو چ لە ناو کۆمەڵگادا بەرامبەر بەخوای پەروەردگار دەیکات، بەرامبەر بە یەکتری دەیکات و هەڵسوکەوت و مامەڵەی ڕۆژانە لەگەڵ یەکتریدا مامەڵە دەکات. ئینسان بە خوڕەوشت و هەڵسوکەوتێکی جوان بەو شێوازەیە کە دینەکەمان ئەمرمان پێ دەکات ئاوا مامەڵە بکات. پلە و پایە و گرنگی ڕەوشت بەرزی زۆر گەورەیە. خوای پەروەردگار پێغەمبەر وەسف دەکات بەوەی کە دەفەرمێت: وئینەکە لەعەلا خوڵوق عەظیم. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەتۆ لەسەر جوانترین خوڕەوشت و گەورەترین خۆڕەوشتی کە هەموو ئینسانێکی موسڵمانیش دەبێت تەماشای پێغەمبەرەکەی بکات، سەرمەشقی لەو پێغەمبەرە وەربگرین صلی الله عليه وسلم. بۆیە خوای گەورە دەفەرمای: پێغەمبەر، ئەتۆ لەسەر خوڕەوشتێکی زۆر گەورە و جوان و تێر و تەواوی ڕێک و پێکی. بۆیە دایکمان عایشە دەفەرمێت: کانە خولوقه القورئان. ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم خوڕەوشتی بەو شێوازەیە بوو کە قورئان دەفەرمێت، کە قورئان ئەبرمان پێ دەکات. پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم لە فەرمایشتە صحیحدا: ئەفضل المؤمنین ئەحسنهم خولوقا. باشترین ئیماندار کێیە؟ ئەو کەسەیە کە جوانترین خۆڕەوشت و هەڵسوکەوتی مامەڵەی هەیە. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم: إن من أحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة. خۆشەویستترین کەستان لە لای من و نزیکترین کەستان لە ڕۆژی قیامەتێدا کە زۆر لە من نزیکە، پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم: ئەحاسینەکم ئەخلاقا. ئەو کەسەتانە کە خوڕەوشت و مامەڵەی زۆر جوانە، هەڵسوکەوتی زۆر جوانە، ڕەوشتی زۆر بەرزە، ئەو کەسە پێغەمبەر دەفەرمێت لە ڕۆژی قیامەتێدا زۆر لە من نزیکە و ئەو کەسە زۆر خۆشەویستی منە. کەواتە ئینسان کە دەیەوێت خۆشەویستی ئەو پێغەمبەرە بێ صلی الله عليه وسلم، لە ڕۆژی قیامەتێشدا زۆر لەو پێغەمبەرە نزیک بێ، ئەوە دەبێ هەڵسوکەوت و مامەڵەی زۆر جوان و ڕێک و پێک بێت، بەو شێوازە کە دینەکەمان فێرمان دەکات بۆ ئەوەی ئینسان عاقیبەت خێر و بەختەوەری دنیا و قیامەت بێت. ڕەوشت بەرزی زۆر بوار دەگرێتەوە. زۆر کەس وا دەزانێ ڕەوشت تەنها شتێکی شەخصیە، بەڵام ڕەوشت بەرزی زۆر شت دەگرێتەوە.
بۆیە دەڵێن بوارەکانی ڕەوشت بەرزی یەکەمیان ڕەوشت بەرزی لە ڕووی تاکەوە، واتە لە بواری تاکیدا ئینسان وەکو خۆی دەبێ هەڵسوکەوت و مامەڵەی لە بواری تاکیدا زۆر جوان و ڕێک و پێک بێت. ئینجا هەڵسوکەوت لەگەڵ خوای پەروەردگاردا فاتقوا الله وأصلحوا ذات بينكم. خوای گەورە دەفەرمێت لە بەرامبەر خوای پەروەردگاردا تەقوادار بن، واتە سنوورەکانی خوای گەورە نەشکێنن، ئەنجا لە نێوان خۆتاندا نێوانتان چاککەن، واتە لە بەرامبەر خوای پەروەردگاردا تەقوادار بن، لە نێوان خۆتانیشدا چاک بن، باش بن، نێوانی خۆتان باشکەن و هەڵسوکەوت و مامەڵەتان لەگەڵ یەکتریدا باش بێت. ئینجا ئینسان لە بواری خێزانیدا پێویستە ڕەوشتی بەرز بێت. خوای گەورە دەفەرمێ وعاشروهن بالمعروف، لەگەڵ خاو خێسانداندا با ڕەوشتان جوان بێت، بە جوانی و ڕێک و پێکی مامەڵەیان لەگەڵدا بکەن. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خەیڕوکم لئەهلیه، چاکترین کەستان ئەو کەسەیە کە بەرامبەر ماڵ و منداڵ و خاو خێزانی خۆی زۆر باشە، ئەو کەسەتان باشترین کەسە. واتە ئینسان لە بواری خێزانیدا دینەکەمان فێرمان دەکات کە ئینسان مامەڵە و خوو ڕەوشت و هەڵسوکەوتی زۆر جوان بێت. ئەنجا لە بواری کۆمەڵایەتیدا ئینسان دەبێ مامەڵە و هەڵسوکەوت و خوو ڕەوشتی زۆر جوان بێت. خوای گەورە پێمان دەفەرمێت واعبدوا الله ولا تشركوا به شيئا، خوای پەروەردگاری خۆتان بپەرستن بە تاک و تەنهایی و هەروەها هاوبەشی بۆ بڕیار مەدەن. لە دوای ئەوەی کە خوای گەورە ئەمرمان پێ دەکات بیپەرستین بە تاک و تەنهایی، ئەنجا دەفەرمێ وەبیلوالیدەینی ئیحسانە، لە بەرامبەر باوک و دایکتاندا چاکەکار بن. ئەنجا کۆمەڵێک ئەوانی دیکەش خوای پەروەردگار باز دەکات هەتا وەکو کۆتایی ئاەتەکە کە دەفەرمێت ئەنجا دەبێ ئینسان چاکەکار بێت لەگەڵ خزم و کەسوکاریدا، دەبێ ئینسان چاکەکار بێت لە بەرامبەر هەتیواندا، لە بەرامبەر فەقیر و هەژاراندا، لە بەرامبەر دراوسێتدا ئینسان دەبێت چاکەکار بێت، لە بەرامبەر هاوڕێکەیدا دەبێت ئینسان چاکەکار بێت، دەگەڵ ڕێبوار و لێ قەوما و دەبێت ئینسان چاکەکار بێت. تەنانەت بەندەیە کە لە بەردەستە، تەنانەت کرێکارێک کە لە بەردەستدا ئیش دەکات، تەنانەت حەیوانێک کە لە بەردەستدایە، دەبێت ئینسان چاکەکار بێ و مامەڵە و خوو ڕەوشت و هەڵسوکەوتی لەگەڵدا جوان بێت. کەواتە لە بواری کۆمەڵایەتیدا خوای پەروەردگار ئامۆژگاریمان دەکات کە ئینسان لە دوای ئەوەی کە خوای گەورە بە تاک و تەنهایی دەپەرستێت، دەبێ هەڵسوکەوت و مامەڵەشی لەگەڵ کۆمەلگادا، لەگەڵ خەڵکدا بەگشتی، لەگەڵ هەموو چین و توێژەکاندا مامەڵەیەکی تەندروست و ڕێک و پێک و خوو ڕەوشتێکی جوانی هەبێت. کەواتە لە بواری کۆمەڵایەتیشدا دەبێ ئینسان ئەو پەڕی خوو ڕەوشتی جوان و هەڵسوکەوتی جوانی هەبێت. ئینجا ڕەوشت بەرزی لە بواری سیاسیدا بریتیە لەوەی کە ئینسان ئەو کەسەی کە شتێکی بەدەستە، ئەو کەسەی کە کار بەدەستە، ڕاستگۆ بێت بەرامبەر بە میلەتەکەی، بەرامبەر بە خەڵکەکەی ڕاستگۆ بێت، ڕەوشتی بەرز بێت، ئینجا پابەندی بەڵێن بێت، بەڵێن نەشکێنێ و درۆ لەسەر لەگەڵ خەڵکدا نەکات، خیانەت لەگەڵ خەڵک نەکات، دادپەروەر بێ بەرامبەر بە خەڵک، زوڵمیان لێ نەکات، ئینجا ئینسان خزمەتیان بکات، ئەوجا ئەمین بێت، خوو ڕەوشتی وا بێت کە ئەمین بێت بەرامبەر بە خەڵک و میلەتەکەی خۆی. واتە لە بواری سیاسیشدا دینەکەمان فێرمان دەکات هەر کەسێک شتێکی بەدەست بێت، تەنانەت ئینسان ئەگەر گچکەترین بەرپرسیارەتی هەبێت، دادپەروەر بێت و ئەمین بێت و ڕاستگۆ و دەستپاک بێت، مامەڵەی جوان و ڕێک و پێک بێت لەگەڵ خەڵکەکەیدا. کەواتە بواری خوو ڕەوشت بەڕێزان زۆر فراوانە، هەموو بوارەکانی ژیان دەگرێتەوە. تەنانەت ئینسان لەگەڵ دوژمنیشدا دەبێ خوو ڕەوشتی بەرزی هەبێت. خوای پەروەردگار دەفەرمێت وەلا تەعتەدوو، دەستدرێژی نەکەن بۆ سەر دوژمنیشتاندا کاتێک کە جەنگ و جیهاد دەکەن، لە بەرامبەر دوژمنیشتاندا کاتێک تۆڵە دەکەنەوە دەستدرێژی نەکەن، زیادەڕەوی نەکەن. بۆچی؟ چونکە إن الله لا يحب المعتدين، خوای پەروەردگار کەسانێکی خۆشناوێک کە دەستدرێژی دەکەن، زێدەڕۆیی دەکەن. کەواتە ئینسان لەگەڵ دوژمنیشدا دەبێ خوو ڕەوشتی بەرزی بێت، مامەڵە و ئەخلاق و ڕەوشتی جوان بێت. کەواتە بوارەکانی ڕەوشت بەرزی بەڕێزان هەموو بوارەکانی ژیانی ئینسان دەگرێتەوە. هەر ئەوە نییە کە ئینسان لە بواری تاکیدا مامەڵە و خوو ڕەوشتی جوان بێت، بەڵکو لە هەموو بوارەکانی ژیاندا
ئینسان هەم لە بەرامبەر خوای پەروەردگاردا هەم لە بەرامبەر کۆمەڵگاکەیدا لە بەرامبەر هەموو چین و توێژەکانی کۆمەڵگادا دەبێ ئینسان هەڵسوکەوت و مامەڵە و خوڕ ڕەوشتێکی جوانی بێت ئەو جا دینەکەی تەواوە و ئەو جا ئیمانەکەی تەواوە و ئەو جا خۆشەویستی خوا و پێغەمبەرە لە ڕۆژی قیامەتێشدا ئەو کەسە نزیکترین کەسە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەنجا بەرهەمی ڕەوشت بەرزی لە دنیا و قیامەتدا چییە؟ ئەگەر ئینسان ڕەوشتی بەرز بێت مامەڵەیەکی تەندروست و جوان و ڕێک و پێکی هەبێت لە ناو کۆمەڵگادا بەرهەمەکەی چییە بۆ ئینسان؟ یەکەمیان خوای پەروەردگار ئینسانی ڕەوشت بەرزی خۆش دەوێت. خوای گەورە دەفەرمێ والله يحب المحسنين. خوای گەورە ئینسانی چاکەکاری خۆش دەوێت. ئینسانێک کە ڕەوشتی بەرزە چاکەکارە لە بەرامبەر خوای پەروەردگاردا لە بەرامبەر خەڵکدا خوای پەروەردگار ئەو جۆرە کەسانەی خۆش دەوێت خوا بنگێڕی لەو کەسانە. ئەنجا پێغەمبەر دەفەرمێ إن الله يحب معالي الأمور. خوای پەروەردگار کارە بەرزەکانی خۆش دەوێت کارە چاکەکانی خۆش دەوێت ڕەوشتە بەرزەکانی خۆش دەوێت بەڵام کارە نزمەکانی خۆش ناوێت ڕەوشت نزمی خۆش ناوێت. خوای پەروەردگار ڕەوشتی بەرز و کاری بەرزی خۆش دەوێت کەواتە ئینسان دەبێت ڕەوشتی بەرز بێت بۆ ئەوەی ببێتە خۆشەویستی خوای پەروەردگار. پێغەمبەر دەفەرمێ أحب الناس إلى الله أنفعهم للناس. چاکترین کەس و خۆشەویستترین کەس لە لای خوای پەروەردگار کێیە؟ ئەو کەسەیە کە سوودی بۆ خەڵک هەیە ئەو کەسەیە کە مامەڵە و هەڵسوکەوتی جوانە ئەو کەسەیە کە خەڵک ئەزیەت نادات سوود بە خەڵک دەگەێنێ ئەو کەسە لە لای خوای پەروەردگار خۆشەویستترین کەسە. دووهەمیان لە بەرهەمی ڕەوشت بەرزی و خۆڕەوشتی جوان بریتیە لە تۆکمەیی و توند و تۆڵی کۆمەڵگا بریتیە لە پێکەوە پەیوەستبوونی کۆمەڵگا بریتیە لە چاکبوونی کۆمەڵگا. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێ کە فەرمایشتێکی صحیحە دەفەرمێ وحسن الخلق وحسن الجوار. ڕەوشت جوانی چاکبوون لەگەڵ دراوسێدا ڕەوشتی بەرز پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم يعمران الديار ويزيدان في الأعمار. دەبنەمایە چی؟ دەبنەمایەی ئاوەدانی بۆ کۆمەڵگا واتە دەبنەمایەی خێر و خۆشی لە ناو کۆمەڵگادا و هەروەها دەبنەمایەی بەرەکەت لە تەمەنی ئینساندا. ڕەوشتی جوان ئەو پێغەمبەرە چمان پێ دەفەرمێ صلی الله عليه وسلم دەبێتە مایەی تۆکمەی کۆمەڵگا دەبێتە مایەی ئاوەدانی بۆ کۆمەڵگا دەبێتە مایەی پەیوەستبوونی کۆمەڵگا بە یەکترەوە خێر و خۆشی لە ناو کۆمەڵگادا بڵاو دەبێتەوە کە ئینسان هەڵسوکەوتی لەگەڵ یەکتردا جوان بێت خۆڕەوشتی بەرز بێت ئەنجا بەرەکەت دەکەوێتە تەمەنی ئینسان و عمری ئینسان. دێو پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاستی فەرمووە ئەوە بەرهەمی خۆڕەوشتی جوانە بەڵام ئینسان کە مامەڵەی تەواو نەبوو کە لەگەڵ یەکتریدا باش نەبوو کە خۆڕەوشتی بەرامبەر یەکتر باش نەبوو ئەو کاتە بە پێچەوانەوە دوژمنایەتی و ئاژاوەی لێ پەیدا دەبێت ئەو کاتی ناخۆشی و ناڕەحەتی لێ پەیدا دەبێت ئەو کاتە شەڕ و هەرای لێ پەیدا دەبێت زۆر جاران سەردەکێشی بۆ شتی دیکەش برام. بۆیە بەرهەمی ڕەوشت بەرزی بریتیە لە تۆکمەی کۆمەڵگا بریتیە لە خێر و خۆشی بۆ ناو کۆمەڵگا. ئەنجا سێهەمینیان لە بەرهەمی خۆڕەوشتی جوان و خۆڕەوشتی بەرز بریتیە لە بەدەست هێنانی چاکترین توێشووی قیامەت و بریتیە لە خۆشەویست بوون لە لای خوای پەروەردگار و لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە نزیک بوون لەو پێغەمبەرە لە ڕۆژی قیامەتێدا. ناتەوێت لە پێغەمبەر نزیک بی کاکە زیان لە خەڵک مەدە خۆڕەوشتی جوان بێ بەرامبەر بە خەڵک هەڵسوکەوت و مامەڵەت جوان بێت چاکتر و زیاتر لەو پێغەمبەرە نزیک دەبی صلی الله عليه وسلم. پێغەمبەر دەفەرمێت ما من شيء أثقل في ميزان المؤمن يوم القيامة من حسن الخلق. هیچ شتێک بەقەد ئەوە قڕز نییە لە تای تەرازووی ئینساندا لە ڕۆژی قیامەتێدا لە خۆڕەوشت جوانی و ڕەوشت بەرزی واتە ڕەوشت بەرزی لە تەرازوودا لە ڕۆژی قیامەتێدا زۆر قورسە تای تەرازووی ئینسان قڕز دەکات واتە پاداشتی زۆر گەورەیە بۆ ئینسان لە ڕۆژی قیامەتێدا کە ئینسان خۆڕەوشت و مامەڵە و هەڵسوکەتی جوان بێت کەواتە بەڕاستی ئینسان کە ڕەوشتی بەرز و جوانی بێت مامەڵەی تەندروست و چاک بێت لە ژیانیدا
لە دنیادا بەرهەمی هەیە و لە قیامەتیشدا بەرهەمی هەیە. لە دنیادا ئینسان بەرهەمی ئەوەی دەست دەکەوێت کە عاقیبەت خێر و بەختەوەر دەبێت، کۆمەڵگا بە یەکەوە تۆکمە دەبێت، و لە ڕۆژی قیامەتێشدا ئینسان عاقیبەت خێر دەبێت، تای تەرازوی چاکەکانی قڕس دەبێت، لەو پێغەمبەرە نزیک دەبێت صلی الله عليه وسلم. ئەوەی کە ئەو دینە پێمان دەڵێت و فێرمان دەکات هەمووی لە بەرژەوەندی خۆماندایە بەڕێزان. ئایا کێ قازانج دەکات لە بەدڕەوشتی و خراپەکاری؟ ئایا کێ قازانج دەکات کە ئێمە خۆڕەوشتمان جوان نەبێت و مامەڵەمان تەندروست نەبێت لەگەڵ یەکتریدا؟ هیچمان قازانج ناکەین، کۆمەڵگا قازانج ناکات. بەڵام ئەوەی کە دین پێمان دەڵێ ئەگەر جێبەجێ بکەین هەمومان قازانج دەکەین و هەمومان بەختەوەر و عاقیبەت خێری دنیا و قیامەت دەبین. ئەنجا سەرنجامی بێبەند و باوی چییە بەڕێزان؟ ئەگەر بێبەند و باوی لە ناو کۆمەڵگادا هەبێت، بەدڕەوشتی و خراپە هەبێت لە ناو کۆمەڵگادا، سەرئەنجامەکەی بەچی دەگات؟ ئیمامی غەزالی دەفەرمێت بەڕاستی خراپبوونی ئەخلاق و بێبەند و باوی لە ناو کۆمەڵگادا لە ناو خەڵکدا ژەهرێکی زۆر بکوژە، ژەهرێکی زۆر لە ناوبەرە، کۆمەڵگا وێران دەکات، ئینسانەکان خراپ دەکات، نێوانی خەڵک تێک دەدات. ئیبن القەیم دەفەرمێت لە عقوبەی خراپی خۆڕەوشت و مامەڵە و هەڵسوکەوت، لە خراپی لە عقوباتی گوناه و تاوان خوا پەناماندات، دەفەرمێ یەکێک لەوانە ئەوەیە کە لە ڕاستیدا حرمەت و کەڕامەتی ئینسان لە دنیادا ناهێڵێ، لە لای خوای پەروەردگاریش ئینسان بێ حرمەت دەکات. کەڕامەتی ئینسان ناهێڵێت نە لە ناو خەڵک و کۆمەڵگادا و نە لە لای خوای پەروەردگاریش. ئەی ئینسان ناتەوێ خاوەنی قەدر و ڕێز بی، ناتەوێ خاوەنی مەکانەت بی، ناتەوێ خاوەنی قەدر و قیمەت بی، دەی بەڕەوشتی بەرز ئینسان هەم لە لای خوای پەروەردگار و هەم لە ناو کۆمەڵگاشدا خاوەنی قەدر و قیمەت دەبێت. بەڵام بەدڕەوشتی چییە؟ ئینسان بێ قەدر و قیمەت دەکات، هەم لە لای خوای پەروەردگار و هەم لە ناو کۆمەڵگاشدا خوای گەورە پەناماندات. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إذا ظهرت المعاصي في أمتي، هەر کاتێ گوناه و تاوان بە ئاشکرا لە ناو ئومەتی مندا دەرکەوت، خەڵک گوناه و تاوانی دەکرد، بانگەشەی بۆ دەکرد، بانگەشەی بۆ دەکرا و ئاشکرا دەکرا گوناه و تاوان، خوا پەناماندا وەکو ئەوڕۆ دەبینین کە بانگەشە بۆ گوناه و تاوان و بەدڕەوشتی دەکرێت، ئەو کاتە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم عمهم الله بعذاب من عنده، خوای پەروەردگار هەمویان بە سزایەک لە ناو دەبات بەیەکەوە، ئەو کۆمەڵگایە وێران دەکات، خوای پەروەردگار تووڕە دەکات. ئەگەر گوناه و تاوان کرا، ئەگەر بەدڕەوشتی کرا، ئەگەر خراپە کرا بە ئاشکرا و بانگەشەی بۆ کرا، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کۆمەڵگایە و ئەو خەڵکە لە ناو دەچێت و بەرەو لە ناو چون دەچێت خوای گەورە پەناماندات. بۆیە بەڕاستی دەبێ ئینسان وەریابێت بەدڕەوشتی و خراپە، گوناه و تاوان بە ئاشکراکردن، بانگەشەکردن بۆ گوناه و تاوان، ڕێخۆشکردن بۆ گوناه و تاوان کۆمەڵگاکەمان وێران دەکات. ئەو کەسانەی کە گوناه دەکەن، ئەو کەسانەی کە بانگەشە بۆ گوناه و تاوان و بەدڕەوشتی و خراپە دەکەن، بۆ یاسایەک دەکەن کە بیهێنە ناو کۆمەڵگا کە خێزان تێک دەدا و کۆمەڵگا تێک دەدات، ئەو کەسانە تێکدەری کۆمەڵگان، ئەو کەسانە خوای گەورە تووڕە دەکەن و کۆمەڵگاکەمان تێک دەدەن. کاکە ئێمە کۆمەڵگایەکی موسڵمانین، وەکو کۆمەڵگایەکی ئەوروپی و بێباوەڕ نین کە خوای گەورە سزاکەی هەڵگرتووە بۆ قیامەت. ڕاستە لە ڕووی تەکنۆلۆژیاوە پێشکەوتون، بەڵام لە ڕووی ڕەوشتیەوە لە ئەو پەڕی دواکەوتوویدان ڕەنگە خوای گەورە لەوان بگەڕێت هەتاوەکو ڕۆژی قیامەت و بە سۆر سزا و نەخۆشی و دەرد و بەڵاش تاقی دەکرێنەوە. بەڵام کۆمەڵگەی موسڵمان وەختێک لا دەدات، خوای گەورە جاری وا هەیە بەڵایەکیان بۆ دەنێرێت بۆ ئەوەی کە بگەڕێنەوە و ڕوو بکەنە خوای پەروەردگار، ئەوەش هەر لە قازانجی ئێمەیە. بۆیە دەبێ ئینسان وەریابێت. دەرەنجامین کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت کە مرۆڤایەتی بەڕەوشت بەرزی بەختەوەر و عاقیبەت خێری دنیا و قیامەت دەبێت. ئەنجا دووهەم دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت کۆمەڵگا پارێزراو دەبێت بەڕەوشتی بەرز لە هەرچی شەڕ و خراپە هەیە، لە هەرچی ناخۆشی و ناڕەحەتی هەیە، لە هەرچی دەرد و بەڵا و موسیبەت هەیە، چونکە هەموو دەرد و بەڵا و موسیبەتەکان هی دەستی خۆمانە و هی گوناه و تاوانی خۆمانە. خوای گەورە تاقیمان دەکاتەوە ئەگەر لاماندا بۆ ئەوەی بگەڕێنەوە. ئەنجا لە سەروی هەمویانەوە ئینسان
کە خوو ڕەوشت و مامەڵەی بەرزی بوو خوای پەروەردگار لێ ڕازی دەبێت. بەڵام دەبێ بزانین بەڕاستی هەروەکو چۆن خراپەکاری و گوناه و تاوان و بەدڕەوشتی کۆمەڵگا وێران دەکات، بەڕاستی خوای پەروەردگاریش تووڕە دەکات. ئەو کاتە کە خوا لێمان تۆڕە بوو بەڕاستی نە دونیامان دەبێت نە قیامەتمان دەبێت. بەڵام خوو ڕەوشتی بەرز و جوان دەبێتە مای ڕەزامەندی خوای پەروەردگار و دەبێتە مای عاقبەت خێریشمان و بەختەوەریشمان لە دنیادا. دەپاڕینەوە دوعا دەکەین خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی. یا ربی خوای گیان بمان ڕازێنیەوە بە سیفەتی بەرز و جوان و بە ئەخلاقی جوان. یا ربی خوای گیان بە دوورمان کەی لە بەدڕەوشتی و خراپەکاری، بە دوورمان کەی لە ڕەوشتی ناشیرن، بە دوورمان کەی لە گوناه و تاوان، بە دوورمان کەی لە سزای خۆت، بە دوورمان کەی لە تووڕەبوونی خۆت. یا ربی خوای گیان بەرچاومان ڕوون کەی و لەسەر ئەو دینە بمان ژێنی و لەسەر ئەو دینەش بمان وێرێنی. یا ربی خوای گیان عاقبەت خێر و بەختەوەری دنیا و قیامەتمان کەی. یا ربی خوای گیان وامان لێ بکەی پابند بین بەو دینە پیرۆزەیتەوە، بەر لەوەی کە بمرین بتوانین ڕەزامەندیتەوە دەست بێنین. خوایە ئەتۆش لێمان ڕازی بی، خوایە عاقبەتمان خێرکەی. یا ربی خوای گیان بە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆت شادمان کەی، لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر و دۆزەخ پارێزراومان کەی. یا ربی خوای گیان بە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتمان شادکەی و هەمومان کۆ بکەیەوە لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.